زیاتر سروی مجاری راسین وکو من آماجه بکریم میوانه که من هیا برز درشاد عبدالواحد شیورمند آنکو راوشکار باری خانو برید ناو استودیو دلگل منه خیر بی زور سپاس کاک محمد دوای دست پیش خریه کی سروک بارزانی بو بلین آشت بونوی تای عالی لانه سیاسی کان لاری میکردستان بینی من امرو پارتی وکیتی هر دو مکتبی سیاسی کوبونوی کان انجام ده اوی هست من پیکر لنا و بازار کان جموجول کبو دل خوشبونه کبو گشبینی کبو ام آشبونوی یعنی ام بلین باشبونی روشی سیاسی ناخوی تا چند کاریگری لسر بازار کان هی بتایبتی خانو بره. بله. پیشش زور سپاس بۆ میوانداریەکەتان و بابەتەکەش بابەتێکی زۆر گرنگە بۆ ئابووری وڵات ینی ئەو خۆی لە خۆیدا ینی هەموو کات دەستپێشخەرەکانی سەرۆک بارزانی جێی دڵخۆشی بووە ئەم جارەش ینی بەڕاستی زۆر جێی دڵخۆشی خەڵکی کوردستان بوو لەبەرەوەی ئێمە ڕۆژانە لە ناو خەڵکێکین دەزانین چی دەگوزەری لە بازار دوای دەستپێشخەرێکی جەنابی سەرۆک ینی بەڕاستی ینی ئەوڕۆ دەمانبینی جوولە جوولێکی باشەیە ینی خەڵک دەیپرسی خەڵک دەهاتبووە بازار ینی دڵخۆشی بە خەڵکەوە دیار بوو ئەوە زۆر جێ دڵخۆشی دوای کۆبوونەوەی هەردوو مەکتەب سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە دڵنیاییەوە ئێمە لەوە دڵنیاین کە کاریگەری 100% دەبێت لە دۆخی بژانەوەی بازار بەرەوەی خەڵکەکە لە دڵە ڕاوچی نامینێ ئیتر خەڵک دەزانێت بەرەو خۆشی دەڕوا بەرەو ینی پایەکی خۆشتر دەڕوا زۆر باشە ئەمەی ئێستا هەیە تەمان ئەم جموجۆڵە کاریگەری لەسەر نرخی خانوبەرش دەبێتن لە ناو بازارەکان بە دڵنیاییەوە بە دڵنیایی تا ئێستا نرخی خانوبەرە لە بازار بەرەو ینی دابەزیم بوو بەڵام لەم ڕۆوە تەسەوڕی ئێمە ینی بە پێژەیەکی تەخمینیتان لایە بوو نمونە ینی بڵێن تقریبا سەتا ئەوەندە زیاد دەبێت یان زیاد بووە ئەگەر هەواڵەکان بەو شێوەی ئێستا خۆش بێ و بەو شێوەی کە جەنابی سەرۆک داوای دەستپێشخەریەکی بە پەلەی کردووە بەڵێ ڕێژەیەکمان هەیە دەتوانین بڵێن لە ماوەیە چکەم بۆ 120 بۆ 130 سەرکەوتن بەخۆی دەبینی زۆر باشە ئەمە لەسەر و بەندی پەسەندکردنی پرۆژه یاسای بڵێن بودجەی عێراقی 2023-2025 نزیک بووینە ینی دەبێت لە ماوەی بریارە لە ماوەی 15 ڕۆژی دابێتە کەمتر لە 15تر پەسەند بکرێت و بەهای دولاریش ناجێگیرە هەرچەند ئەو بڵێن بەهای دینار هەندێک بەهاکەی بخۆی گەڕانتەوە لەم یەک دو ڕۆژەی ڕابردوو تۆزێک بەرز بووتەوە بەڵام ینی باشترە لە بەبارەوە لەگەڵ مانگێک دوو مانگ پێشستا ئەمە تا چەند کاریگەری لەسەر بازار هەبووە بۆ خۆی ینی بودجەی ینی عێراق کاریگەری 100% لەسەر دۆخی بژانەوەی بازار هەیە بە تایبەت بازاری عقارات ینی بە تایبەت کردی عقارات 100% کاریگەری هەیە بەڵام ئێستا هەمووی تەواوی ینی عێراق ینی چاوەڕێی بژانەوەی ینی پەسەندکردنی بودجەیە لەگەڵ ینی پەسەندکردنی بودجە بە دڵنیاییەوە بازار بژانەوەیشی زۆر باش بەخۆیەوە دەبینی و دەبێتە جێی دڵخۆشی بۆ هەموو لایەک دوای ئەوەی هەردوو حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕێککەوتنیی زۆر باشیان کردووە کە ئێمە جێی دڵخۆشیە بۆ ئێمە بەڕاستی ینی دەبینین بەوانە ینی جێی دڵخۆشی دەبێت ئەگەر بودجە چەند پەلەی لێ بکرێ بۆ پەسەندکردنی و نرخی دۆلاریش بە دڵنیایی و کاریگەری زۆرە ئەگەر ینی بگەڕینەوە پێش ئێستا کە نرخی دۆلار زۆر بەسەر کەت بوو ینی نزیکی 170,000 بوو ئەو کاتە بە تەواوی بازار وەستا بەڵام ئێستا کە دوای ئەوەی دۆلار بەرامبەر دیناری عێراقی ینی داشکە ئێستا خۆشبەختانە دەتوانین بڵین بەو شێوەی جاران نییە بەڵام هەر کاریگەری ماوە بە کورتی لەم لە نێوان ڤێلا و شقە و خان و زیاتر کاریگەریەکە لەسەر کامیان دەبێتن لەسەر شقە بەڵێ زۆر باشە بەڕێز دڵشاد عەبدولواحد ڕاوێژکاری باری خانوبەرە سپاس کە لەگەڵ زۆر سپاس بۆ ئێوەش کاک